کاتتان باش پشتیوانانی کوردستان فاوندیشن وێڕا و سەرەڕای پێگە و ناونیشانە فەرمیەکانتان هەموو لایەکتان بەخێر بن. خۆشحاڵین ئەمڕۆ یادی دامەزراندنی یەکێک لە دامەزراوە ناحکومیە قازانجنەویستە هەرە گرنگەکانی کوردستان لە قوتابخانەیەکی حکومی دەکەینەوە کە ئەویش دامەزراوەی کوردستان فاوندیشنە. ساڵێک پێش ئێستا لە دەستپێشخەری و هەروەها لە دید و تێڕوانینی بەڕێز ئارین مەسعود بارزانی بۆ بەگەرخستنی توانای گەنجان بۆ بەرهەمهێنان لە کارامەی و لە وزەی گەنجانی کوردستان ئەم دامەزراوەیە بە فەرمی ڕاگەیەنرا. وەک بەڕێز دکتۆرە ئارا ئاماژەی پێدا ساڵی یەکەم ساڵی بناغە بوو، ساڵی داهاتوو ساڵی فراوانکردنی پرۆژەکانە، بەڵام لەگەڵەوەشدا دەبێت ئەو ڕاستیە بڵێن کە ساڵی یەکەم ساڵی بناغەش بوو، بەڵام تەمەنێکی کەم، دەستپێکێکی کەم، بەڵام بەخشێکی زۆر. بۆیە ئێمە لە کەرتی پەروەردە بە گرنگیەوە دەڕواینە ڕۆڵی دامەزراوەی کوردستان فاوندیشن و پشتگیریەکانی بەڕێز ئارین مەسعود بارزانی بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان. ئەوەی کە گرنگ بێت لە ماوەی ئەو تەمەنەکەمەدا کوردستان فاوندیشن توانی دەستبارێکی باشی کەرتی پەروەردە بێت لە هەرێمی کوردستان. لە پرۆسەی بە دیجیتاڵیکردن کوردستان فاوندیشن بە فەرمی بۆ هاوبەش بۆ پشتیوانکاری ئەپلیکیشنی ئی هەڵسەنگاندن کە گەورەترین ئەپلیکیشنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ساڵانە 1,800,000 کتابی حکومی نمرەکانیان لە ڕێگەی ئەپلیکیشنەوە وەرەگرنەوە و لە 400 قوتابخانە لە هەرێمی کوردستان ئێستا بە شێوازێکی ئەزموونکاری کاری تیاکرێت. بەڕێوەبردن پشتیوانیکردن بەردەوامبوونەکەی کوردستان فاوندیشن و کوردستان فاوندیشن هاوکاری وەزارەتی پەروەردە بوو. خاڵێکی دیکەی گرنگ لە پشتیوانی کوردستان فاوندیشن ئەوەیە لە ساڵی ئایندە بە ئومێدەوە هەردووکمان لەگەڵ وەزارەتی پەروەردە کوردستان فاوندیشن پێێنینە قۆناغێکی گرنگ ئەویش بریتیە لە فراوانکردن و گەشەپێدان و بەرهێنان لە پلاتفۆرمی قوتابخانەکەم کە پلاتفۆرمێکی دیجیتاڵی کارلێکەرانەیە بۆ پۆلەکانی یەک کتاب نوێی بنەڕەتی دیزاین کراوە بە کوردستان فاوندیشن بە ئومێدێکەوە دەبێتە هاوبەشێکی گرنگی وەزارەتی پەروەردە لە پرۆژە و پلاتفۆرمی قوتابخانەکەم کە ئێستا لە سەرانسەری هەرێمی کوردستان و هەروەها لە کەرکووکی ئازیزیش لە چەند قوتابخانەیەک ئەم پلاتفۆرمە وەکو پرۆژەیەکی تاقیکاری ئەزموونەکرێت و دەخوێنرێت و منداڵان وانەکانی بەسەر دەخوێنن. خاڵی گرنگی دیکە ئەوەیە کە کوردستان فاوندیشن هاوکاری کەرتی پەروەردە بۆ لەوەی کە کولتورێکی تازەی لە ناو ناوەندەکانی خوێندن لەسەر بنەمای بیرکردنەوەی ڕەخنەگرانە، لەسەر بنەمای پیشاندانی تواناهێزریەکانی قوتابیان پیشانی هەموماندا کە ئەویش کوردستان دیبەیت. کوردستان دیبەیت ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لەوەی کە ناوەندەکانی خوێندنی ئێمە بۆ یەکەمین جار 30 قوتابخانەی حکومی بتوانین دیبەیت لە ناو قوتابخانەکان ئەنجام دێن و هەروەها مەراسیمی کۆتایی ئەو دیبەیتەش لە ماوەکانی ڕابردوو هەمومان بینیمان ئەنجامدرا کە قوتابخانە حکومیەکان و قوتابخانە ناحکومیەکان تیا ئامادە بوون. ئەوەی کە گرنگ بوو ئەوە بوو کوردستان فاوندیشن کولتورێکی نوێی داهێنا لە ناو قوتابخانەکانی هەرێمی کوردستان کە چۆن دەرفەت بدرێت بە قوتابیانی کورد دیبەیت بکەن لەسەر بابەتە پەروەردەیی و بابەتە زانستی و هەروەها بابەتە کۆمەڵایەتیەکان. بۆ ئەوەش ئەزموونێکی گرنگ بوو کە دەتوانین لە ساڵانی ئایندە ئەم ئەزموونە فراوانتر بکەین. ئەمڕۆژ لە یەکەمین ساڵیانی دامەزراندنی کوردستان فاوندیشن پرۆژەی 100 قوتابخانە کە پرۆژەیەکی گرنگە لە بواری ژینگە و هەروەها لە بواری چاکردنەوە لە بواری دەستڕاگەیشتن بە ئاوی پارک لەلایەن کوردستان فاوندیشن و بە پاڵپشتی بەڕێز ئارین مەسعود بارزانی بۆ قوتابخانە حکومیەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان جێبەجێ. بەناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی لە کوردستان فاوندیشن لەو تیمە گەنجە لەو هەموو ئەزیزانە ئەکەم کە بەتوانا و لێهاتوویەکی زۆرەوە گەنجانی ئەم وڵاتەن بۆ بەرهێنانیان کردو لە تواناکانیان بۆ گەشەپێدان و خزمەتکردنی گشتایەکان و بەتایبەتی شکەرتی پەروەردە. ڕۆڵی کوردستان فاوندیشن لە دەستبارکردن و پشتگیریکردن و یارمەتیدانی کەرتی پەروەردەی حکومی لە هەرێمی کوردستان بەترنخێنین بۆ هیوای ساڵی دووهەم ساڵی کۆششێکی زیاتر و هەروەها خزمەتێکی زیاتر بێ بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان
دووبارە بەخێراتنی هەموو پشتیوانانی کوردستان فاوندیشنەکەم لەم ئێوارەیە و بە هیوای کاتێکی خۆش. ئامادەبوانی ئەزیز، بەڕێزان، وەزیری پەروەردە، وەزیری گواستنەوە و گەیاند و بەڕێز پارێزگاری هەولێر و دیپلۆماتکاران و هاوڕێیەکانی کوردستان فاوندیشن، ئێوارەتان باش و زۆر بەخێر بێن. 2/12/2024 ساڵێک پێش ئێستا بەڕێز کاک ئارین مەسرور بارزانی دامەزرێنەری کوردستان فاوندیشن لە وتارە دەستپێیەکەی ڕانگەیاند. کوردستان فاوندیشن دەبێتە ماڵێکی دەستپێشخەری داهێنەرەکان و دەبێتە سەکۆیەک کە تێیدا بیرۆکەکان گەشە پێدەدێن و خەونەکانی گەنجەکانمان دێتە دی. ئەمڕۆ پاش شێپەڕبوونی ساڵێک بە شانازیەوە لێرە ڕادەگەینم کە ئێمە 49 پرۆژەمان بۆ خزمەتکردن و پێشخستنی هەرێمەکەمان جێبەجێ کردووە و زیاتر لە 2 ملیۆن کەس لێیان سوودمەند بوون کە ئەمڕۆ ئاشنای چیرۆکی سەرکەوتنی هەندێکیان دەبین. وەستان لەم قوتابخانە حکومیە کە لە چوارچێوەی هەڵمەتی 100 قوتابخانەیە نۆژەن کرایتەوە ئەو ڕاستیەمان بیر دەخێنرێتەوە. کوردستان فاوندیشن بۆ خەڵک دروست بۆ و دامەزراوە و تاوەکو بمینێت و هەر بەردەوام بێت لە کارەکانی. ئەو ئێوارەیە بە خۆشحاڵیەوە یادی 1 ساڵی کوردستان فاوندیشن دەکەینەوە، ساڵێک کە بیرۆکەکان بوون بە پرۆژە و ئەو پرۆژانە کە بوون بە کارەگەری ڕاستەقینەی لە هەموو کوردستاندا. دەمەوێت پێکەوە سێری دەستپێشکەرەکانیشمان بکەین. یەکێک لەوانە ڕاگەیاندنی فەرمی هەڵمەتی 100 قوتابخانەیە کە لە ڕێگای ئەم هەڵمەتە 100 قوتابخانەی حکومی سیستەمی ئاوی باخچەکانیان باشتر دەکرێت. 20 قوتابخانە باخچەکانیان بە تەواوی دروست دەکرێت و هەر 100 قوتابخانەش تانکی ئاوی پاک و سیستەمی نوێی فیلتەری ئاویان بۆ دادەنرێت. لەم پرۆژەیە زیاتر لە 35,000 قوتابی دەستیان بە ئاخواردنەوەی پاک و ژینگەی دەرەوەی سەلامەت و وانەکانی هۆشیاری ژینگەیی دەگات. ئێمە تەنها قوتابخانە نۆژەن ناکەینەوە، بەڵکو ژینگەیەکی فێربوونی تەندروستتر و سەوزتر توانا دەکەین بۆ بنیادنانی گەنجەکانمان. ئەمەش وەکو بەشێکە لە پرۆژەکانی لەژێر چەتری کوردستان فاوندیشن لە ڕێکخراوی کلایمت KRD. سەرەرای ئەوەش لە کوردستان فاوندیشن گیانی خۆبەخشیمان بە شێوازێک پەرە پێداوە کە سیمەی ئەو بوارە بە تەواوی گۆڕیوە. ئێستا ڤۆڵنتیر KRD بووە بە گەورەترین دەستپێشخەری خۆبەخشان لە کوردستان کە خاوەنی زیاتر لە 25,000 خۆبەخشی هەیە کە هیچ دانەبراون لە کارەکانمان و سیستەمی پاڵپشتی بەهێزکردنەکەمان دابین کردەوە بۆ کۆمەڵگایەکەمان. ئەوان بەشێکی گەورن لە هەردوو پرۆژەی ڕووناکی و هەژماری من و هەر دەستکەوتێکیشیان هەبوو بێت جێگای شانازیە بۆ هەر هەمووان. هاوکات جۆبس KRD بەردەوام بوو لە بەستنەوەی گەنجان بە دەرفەتی ڕاستەقینەوە. ئەمڕۆ زیاتر لە 31,000 کارخواز لەم پلاتفۆرمە تۆمار کراون و دەستیان بە زیاتر لە 2,000 هێلیکار گەیشتووە. تەنها لە ئەم ساڵدا 31 خولی ڕاهێنان لە سەرەسەرای کوردستان پێشکەش کردووە و کە زیاتر لە 1400 گەنجی تێیدا بەشدار بوون و هێشتا پرۆژە و هەنگاوی گەورەتریشمان ماوە. ئێمە لە ئەمپاوەر KRD بڕوامان بەوەیە کە پابەند بین بە هونەر و کەلتورەوە، هەر بۆیە تایبەتمەندیەکی کە لە پووری خۆمان تێکەڵ بە پرۆژەکانمان کردووە. وەک ئەوەی مانگی ڕابردوو لە پێشەنگای هونەری ڕەگدابینیمان. ئەمەش بۆ زیندوو ڕاگرتنی ڕابردووە تا ببێتە ئیلهام بەخشێک بۆ داهاتوو. داهاتووێک کە وا دەکات مێژوو بە شانازیەوە لە دەستکەوتەکانمان بڕوانێت. لە هەمان کاتدا
هەمیشە ڕاوچەی گشتگیری و فرەیی کراوە. بەڕێز کاک ئارین بارزانی بەخۆی بە فەرمی ئامادە بووە لە مەراسیمی ڕاگەیاندنی پرۆژەی داهێنا لە پێناوی هیوادا کە تێیدا لێمان ڕاگەاند ئاپلیکیشنێک کە بە ناوی بلاین ئینیشیتیڤ بوو کە 10,000 کەسی نابینە توانی خوێندنەوەی نووسیکردنەوە دابێت. ئەمەش هەنگاوێکی گەورەیە لە دەست ڕاگەیشتنەکە و ئەوانیش کە بەشێکن لە کۆمەڵگایەکەمان. لە ماوەی 1 ساڵدا بازنەی هاوبەشی نێودەوڵەتەکانمان فراوانتر کرد بۆ زیادکردنی دەرفەتەکان بۆ گەنجەکانی کوردستان. ماگێک ڕابردوو بە شێوەی فەرمی بووین بە بەشێک لە تۆڕە هیوای هۆپ نەتوەرکی بەحرێن کە دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە و بۆ گەنجەکانمان. ساڵی 2025 ساڵی بناغە بوو و ساڵی 2026 ساڵی فراوەکردنی پرۆژەکانمانە. بۆ نمونە ناوەندی گەنجان یوث هەب ڕادەگەینین کە گەورەترین دەستپێشخەریە لە جۆری خۆیدا و دەبێتە ماڵێک بۆ 5,000 گەنجەکانمان. هەروەها لە ڕێگەی پرۆژەی دەگرفت و دەچارەسەر کۆمەڵگایەک ئامادە دەکەین کە توانای هەبێت لە ماوەی ساڵێکدا 120 گرفتی هەستیاری و ناخۆیی چارەسەر بکات. و دەمەوێت ئەوەش بڵێم هەموو پلانی ئێمە بۆ ساڵی 2026 لەسەر بنەمای ئەو بەڵێنە داڕێژراوە کە بەڕێز کاک ئارین بارزانی ساڵێک بەر لە ئەمڕۆ ڕایگەیاند. گەنجانی کورد دڵی داهاتووی کوردستانن و ئامانجی سەرەکی کوردستان فاوندیشن بریتیە لە دڵنیابوونەوەی لەوەی کە وزە و ئاسۆی گەشەکردنی هەر تاکێک هیچ سنوورێک نابەستێتەوە. ئەمڕۆ تەنها ساڵی یادی کوردستان فاوندیشن نییە، بەڵکو بیرخستنەوەیەکە بۆ ئەوەی بزانین چی دەکرێت ئەگەر گەنجان بکەینە چەقی کارەکانمان و متمانەیان پێیان هەبێت و بەهێزیان بکەین و ڕێگەیان پێ بدەین ڕابەرایەتی بکەن. ئەمە تەنها سەرەتایە. کردنەوەی پێشانگای هونەری ڕەت، هاوکاریکردنی قوتابیان بۆ زاڵبوون بەسەر دڵەڕاوکێیدا و هەروەها ئەنجامدانی نمونەی نەتەوەیەگرتوەکان، پاڵەوانێتی کوردستان دیبیت و هەروەها بڵاوکردنەوەی ئەپلیکیشنێک بۆ خوێندنەوەی تێکستی کوردی بۆ نابینایان وەک بەشێک لە داهێنان بۆ هیوە و هەروەها پاڵەوانێتی شەترەنجی ئاسیا لە هەولێر و چەندەها پرۆژەی دیکەش. لێرە دەتوانین بزانین کە ئیمپاوەر کەیاردی کاتێک کە متمانە بە گەنجەکانی وەکو ئێمە دەکات دەتوانێت باشترین نمونەی سەرکەوتن دروست بکات. ئیمپاوەر کەیاردی تەنها لە ناوخۆدا پشتگیری گەنجەکانمان ناکات، بەڵکو دەرگاکان دەکاتەوە و دەتوانێت وا لە گەنجەکانمان بکات کە بگەنە کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتی و جیهانیەکان. هەر لە ئەم ساڵدا کوردستان فاوندیشن پشتگیری 2 گەنجی کردووە بۆ بەشداریکردن لە قەتەر دەبێت کە لەلایەن قەتەر فاوندیشنەوە ڕەگدەخرێت و کوردستان بۆ یەکەم جار بەشداری کردووە. 3 گەنج نوێنەرایەتی کوردستانیان کردووە لە فاڵن لابس لە بەرلین. وەرزشەوانێک لە ئیمارات بەشداری کردووە لە یاریەکانی تایکۆندۆ و هەروەها کۆرسی خوێندنی نێودەوڵەتی بۆ ئەحمەد کەریم دابینکراوە کە بەم نزیکانە بە خۆشحاڵی و ئەچێتە یۆنان و دەسەکا بە خوێندن لە بەشی فڕۆکەوانی دەبێتە فڕۆکەوان و لە ئێستاشدا بە هاوبەشی لەگەڵ دامەزراوەکانی تۆڕی هیوا لە بەحرین 2 گەنجی کورد کاندی دەکرێن بۆ ئەوەی بەشدار بن لە پرۆگرامی لامع گلۆبڵ. لێرەوە دەتوانین بڵێن کە کوردستان فاوندیشن ڕێگایەکە بۆ هەر گەنجێک کە بێوێ گەورە ببێ، کە بێوێ ببینرێت، کە بتوانێت لە ئاستێکی نێودەوڵەتیە بتوانێت بەشدار بێ و سەرکەوتنی زیاتر بەدەستبێنێت. و بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ کوردستان فاوندیشن پرۆژەی گەنجینەی ڕاگەاندووە. پرۆژەی گەنجینە ئەرشیفێکی نیشتیمانیە و لەگەڵیشا بانکێکە کە تایدا سەرجەم گەنجە سەرکەوتوەکانی کوردستان لە یەک شوێنە خۆ دەکاتەوە.
ئەتوانین بڵێن کە گەنجینە تەنها لیستێک نییە کە کۆمەڵە کەسی تیابێت بەڵکو گەنجینە کۆمەڵگایەکی تایبەتە ژینگەیەکە کە لێوەی فێر دەبین گەورە ئەبین تیا گەشە ئەکەین و هەڵمان پێکەوە لەگەڵ یەکەین من حەزەکەم شتێکی خۆمتان لەگەڵ بەشکەم بۆ ئەم ساڵ بەشدارە بەم و هەڵبژێراوم بۆ ئەوەی نوێنەراتی وڵاتەکەم بکەم لە لووتکەی گۆڕانکاری جیهان کە لەگەڵ گەنجەکانی تر لە جیهاندا پێکەوە گفتوگۆ دەکەین و دەستکەوتەکانم کە لە وڵاتەکەمدا بەکارم هێناوە برسی بوو لە پرۆفایلم لە گەنجینە کە شاید حاڵە و هەموو ئەو شتانی تایە کە من توانیمە بەدەستیان بێنم و لە ئێستاشدا گەشتینە ئەو ساتە وەختەی کە هەمومان چاوەڕوانی بووین لەلایەن کوردستان فاوندیشنەوە داوامان لێکراوە کە قۆناغی دووەمی گەنجینە ڕابگەێنین بە خۆشحاڵیەوە ئێستا قۆناغی دووەمی گەنجینە بە فەرمی کراوەیە دەتوانن هەر سەرجەم هەر کەسێک کە ئەوێت بەشداری بکات و داواکاریەکانی خۆی پێشکەش بکات هەموو گەنجەکانمان لە کوردستانەوە لە هەولێرەوە لە دووهۆکەوە بۆ سلێمان لە هەڵەبجەوە بۆ هەولێرەوە هەموو گەنجێک کاتێک کە ئەزانێ گۆڕانکاری لە هەر بەشێک لە هونەر لە وەرزش لە میدیا لە کارگێڕی لە هەر شتێک کە زانیوێتی ئەتوانێت گۆڕانکاری بکە ئەتوانێت بێ بە بەشێک لە کۆمەڵگایە کە لەگەڵدا کە دەستی ئەگرێ و دەرگاکانی بۆ ئەکاتەوە دەتوانێت بۆ شوێنی زۆر بەرزتریشی بێت و دووبارە زۆر سپاسی کوردستان فاوندیشنەکەین کە ئەم هەلە گەورەیە بۆ گەنجەکانمان ڕەخسێنێ و داواکارم لە هەردوو نوێنەری ڤۆڵنتێرکاردی و جۆبسکاردی بێنە سەر ستەیج بۆی باسی پرۆژەکانی ترتان بۆ بکەن زۆر سپاس کوردستان فاوندیشن کاری گرنگی کردووە لە ماوەی یەک ساڵ تەمەنی خۆی لە کەرتی پەروەردە ئەپلیکیشنی ئی هەڵسەنگاندن کە ئەپلیکیشنێکی حکومیە کوردستان فاوندیشن سەرپەرشتیەکە و هەروەها هاوبەشی هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە و 1,800,000 قوتابی حکومی لە ناوەندەکانی خوێندنی حکومی لە ڕێگەی ئەپلیکیشنەوە با بڵێن نمرەکانیان وەرەگرنەوە کوردستان فاوندیشن دیڤێتی کوردستانی لە ناو ناوەندەکانی خوێندن کرد بۆ پەرەپێدان بە توانا و کارامەیی قوتابیان و لە هەمان کاتیشا کوردستان فاوندیشن کارێکی دیکەی گرنگی هەیە لەگەڵ ئێمەیش پلاتفۆرمی قوتابخانەکەمانەکە و پۆلی 7 تا پۆلی 9 بەتەمای لەگەڵ کوردستان فاوندیشن هاوبەشی بکەین بۆ گەشەپێدانی سەرڕای هەموو ئەوەش ئەم پرۆژەی کە ئەمڕۆ ڕاهەنگاندووە پرۆژەیەکی گەورە و گرنگ و مەزنە کە پرۆژەی 100 قوتابخانەیە بە سەوزکردنی باخچەکانیان و هەروەها نۆژەنکردنەوەی باخچەکانیان و دابینکردنی فیلتەری ئاوی پاک بۆ ئەوەی کە قوتابیان ئێمە دەستیان بە ئاوی پاکی قوتابخانەکان ڕابدا لەگەڵ 20 قوتابخانەش لە نێوانندا نۆژە نەکرێت. کوردستان فاوندیشن هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لەگەڵ زۆربەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی هەبووە هەروەها لەگەڵ ڕێکخراوە حکوومیەکان و دام دەستگاکانی تردا وەزارەتی پەروەردە و پێ خۆشحاڵی و یەکێک بوو لە وەزارەتانێک کە کارمان زۆر کردووە پێکەوە یەکێک لەو هەماهەنگیانەی کە هەمان بووە پرۆژەی ئی هەڵسەنگاندن بووە کە لە ڕێگەی پرۆژەی ئی هەڵسەنگاندنەوە کە پشتگیریمان کردوون 2 ملیۆن قوتابی و دایک و باوکانیان و مامۆستاکانیان سوودمەندە بنلی و هەروەها یەکێکی تر لەو پرۆژانە و پرۆژەیە کە ئەمڕۆ لە ساڵیاتی دامەزراندنی کوردستان فاوندیشندا بڵاومان کردەوە ئەویش هەڵمەتی 100 قوتابخانە بوو کە لە میانەی ئەم هەڵمەتەدا ئێمە 20 قوتابخانە باخچەکانیان بە تەواوەتی بۆ نۆژەن دەکەینەوە و هەر 100 قوتابخانەکە سیستەمی ئاو و فلتەری ئاویان بۆ دائەنێن و بۆیان نۆژەنەکەین و بۆیان تازاکەینەوە.